خۆشەویستانی کورسات نیوز سڵاوتان لێبێ لەگەڵ ئاو کارەکانم ئەم شەو بەرنامەی پانۆراماتان پێشکەشەکەین. هەرێمی کوردستان بە کۆمەڵێک قەیرانی سیاسی و سەربازی و داراییدا تێپەڕ دەبێت و پەیوەندی نێوان هێزولانە سیاسیەکان پەیوەندیەکی جێگیر نییە. هەرکەسە و لە بەرژەوەندی حەزبی خۆیەوە باس لە شەن و کەوی یاخود شەن و کەوی دۆخە سیاسیەکە دەکات. ئێمە پرسیار دەکەین بۆ ئەوەی ئەو هەرێمی کوردستانەی کە هەموو هێزولانە سیاسیەکان پێیان وایە بە خوێنی شەهیدان و ئارەق و ماندووبوونی تێکۆشەران دروست بووە چۆن بپارێزرێت؟ ئایا پاراستنی هەیمەنەی حەزب گرنگترە یاخود پاراستنی هەرێمی کوردستان؟ هەرێمی کوردستان بەچی دەپارێزرێت لە بەرامبەر هەر ڕوبەڕووبوونەوەیەکدا لە ماوەی ڕابردوودا و ئێستاشدا گرژیەکی زۆر هەیە کە شەڕ لە هەرێمی کوردستان دروست ببێت، بە تایبەتی شەڕی نێوان پارتی کرێکارانی کوردستان و پارتی دموکراتی کوردستان. ئەمەش شەقام و هێزە سیاسیەکانی بۆ کۆمەڵێک جەبهەی جیاجیا دابەش کردووە. چارەسەری ئەم پرسە چۆن دەکرێت؟ چۆن نیشتیمانیانە لەو پرسە ئەڕوانرێ؟ چۆن ئەتوانین بە هەمومان ڕێگری لە شەڕی براکوژی و هەروەها قەوارەی هەرێمی کوردستان و خاشی هەرێمی کوردستانیش بپارێزرێ؟ ئەگەر سبەی تورکیا یاخود هەر هێزێکی تری ئیقلیمی کە هاتە سەرخاکی هەرێمی کوردستان و نەگەڕایەوە، کێ بەرپرسیار دەبێت؟ کێ لە بچووکردنەوەی قەوارەی هەرێمی کوردستان و بەرتەسکردنەوەی قەوارەی هەرێمی کوردستان سودمەند دەبێت جگە لە دوژبنانی کوردستان؟ ئەمە پرسیارە گرینگە نیشتیمانیانەی کە هەیە ئەم شەو لەگەڵ بەڕێز سعدی ئەحمەد پیران دامی مەکتەبی سیاسی یەکێتی نیشتیمانی کوردستان تاوتوێ دەکەم کە بە سوپاسەوە لە هەولێرەوە لەگەڵمانە. کاک سعدی سڵاو لێبێ، سوپاس بۆ دەرفەتە بۆ کورسات نیوز و پانۆراما. سەرەتا ئەمەوێ ینی وەزانەزەری جەنابەت بۆ چوونی بەڕێزت بزانم لەسەر ئەو بەتایبەتی ئەو دۆخە تازەیە هاتۆتە پێشەوە لە هەرێمی کوردستان کە تایتڵەکەی سوپای تورکیا هاتووە بۆ لە ناوبردننی وە خۆیان ئەڵێن پارتی کرێکارانی کوردستان، بەڵام خەریکە هەموو هەرێمی کوردستان ئەگرێتە ناو شەڕێکی چارە نووسنادیارەوە. زۆر سپاس بۆ بەڕێستان. بەڕێز سەڵاوم بۆ بینەرانی خۆشەویست، ئیجازە بفەرموو من ئەمڕۆ زۆر سپاس و پیرۆزبایی لە نادیبرایەتی هەولێر دەکەم کە پلەی پاڵەوانی یانە نایەبەکانی کوردستانی بەدەستهێنا لەگەڵ ئەو هەموو بارودۆخە ئابووری و بەرزونزمەی لە ژیانی ئەو یانەیە هات، بەڵام توانیان ئەوڕۆ ئەو پلەیە بەدەست بێنن. پیرۆزبایی لە هەموو یاریزان و جەماوەریان و سەرپەرشتیاریان و لە هەموو یەکەیەکەیان دەکەم و چاویان ماز دەکەم. پێم خۆشە کاک سەحدی ڕۆحێتێکی وەرزشی تێ و خۆزگە کوردستان چاومان لەسەر گرنگجیدان بە وەرزش و هونەر و ئەوانە دەبوونەوە کە هەموو ڕۆژێ باسی قەیرانێ بکەین. بەڵێ ئێمەش پیرۆزبایەکەین. بەو تەمەنە گەنج ماوم لەبەرەوەی ڕۆحی وەرزشی مێشتا زیندووە. هەرگەنج زۆر زۆر سپاس بۆ پرسیارەکەت. لە ڕاستیدا ئەم شەڕە خراپە، ئەم شەڕەی کە تا ئێستا بە شێوەیەکی ڕاستەوخۆ دەستی پێ نەکردووە، بەڵام تاکوتەرە لەوێ شەهید دەبێتن و تەقە دەکرێتن و هێز دەجوولێندرێ. ئەمە ڕەشەبایی پێش دەستپێکردنی شەڕێکی زۆر خراپەوە. شەڕەکە شەڕی کۆماری تورکیا و پێکاکان نییە بە تەنیا و شەڕا دەبێتە شەڕێک لە هەرێمی کوردستان هەمووی دەگرێتەوە و بەداخەوە ئێمە ماوەیەکی زۆر نییە داعش هێرشی کرد بۆ هەرێمی کوردستان و بۆ سەناوچەکانی هەرێمی کوردستان. پاش شەهیدێکی زۆر و خەبات و تێکۆشانێکی زۆر و فەزلی پێشمەرگەی کوردستان و پشتیوانی هاوپەیمانان توانیمان ئەم ئافاتی داعش دوورخەینەوە و بۆ ئەم مەوزوعی دوورخستنەوەی ئافاتی شەڕی کورد بە کورد ئیشاڵە ڕوونادا
و شەڕێک کە گۆڕەپانەکەی بووە بە هەرێمی کوردستانی عێراق داوا لە هەموو ئینسانێکی خاوەن زەمیر دەکەین لە کۆمەلگای نوێنێتەوەی ڕێبگرن لەو شەڕێکە لە هەرێمی کوردستان ئێمە ئەو بارودۆخی ئەمڕۆ لە هەرێمی کوردستان هەمانە لە بینی بوون و نەبوونداین ئێمە دەوڵەتێکی سربەخۆنین و هەرێمی کوردستان بەڕاستی عاملی ئینسیجامە لەو منتیقەیە ژینگەیەکە کە هەموو ئاینزاکان هەموو پێکاتە نەتەوەیەکان لەم هەرێمە بە ئازادی سەربەن و نظامێکی سیاسی باشی هەیە ئەمە هەڕەشەی لێ دەکرێت و هەڕەشەکە تەنها لە گروپێک ناکرێت هەڕەشەکە لە وجود و بوونی ئەو نەتەوەیە دەکرێت من پێم وایە پێویستە لە هەموو کاتێک زیاتر پێویستمان بە کۆمەکی نێودەوڵەتی هەیە لە هەموو کاتێک پێویستمان بە کۆمەکی وڵاتانی هەرێم هەیە و ئێمە لە هەرێمی کوردستان خوازیاری ئەو شەڕەنین کڕیاری ئەو شەڕەنین ئەو شەڕە بەسەرماندا فەرزەکرێ و هیوادارین کە هەرێمی کوردستانی لایەنە سیاسیەکان یەک بگرن هەوڵی ئەوە بدەن بە قسەی لووس و بریقەداری لایەنەکانی تر لایەنەکانی شەربڕوانەکەن واریدی ئەم شەڕە نەبن هەوڵی ئەوە بدەن ئەو شەڕە دوور بخرێتەوە چونکە ئەوە یەک ئەو شەڕە تازە نییە بە تایبەتی شەڕی نێوان تورکیا و پێکاکە ئەمە شەڕێکە دەیان ساڵە هەیە و شەڕە و سەدان ملیارد دۆلار سەرف کراوە زیاتر لە هەشتا هەزار کەس لە هەردوو لا کوژراوە ناگاتە ئەنجام پێشمەرگە شەید بووە سوپای تورکیا لە داکوبابیان دوورکەوتنەوە بوون بە ینی ماڵوێرانکەر بۆ داکوباوکیان من پێم وایە ئێمە ئەگەر دڵمان ئەگەر بکەرانی ئەو شەڕە دڵیان بەخۆشیان ناسووتێ دڵیان بەو خەڵکە بسووتێ کە دەبنە سەبەبی شەهیدبوونی ژمارەیەکی زۆر لە خەڵکو و ژمارەیەکی زۆر منداڵیش وەکوویەتی و بێدایک و باوک دەمینێت پێویستە ئێمە هەموو تواناکانی خۆمان لە شەڕ دوور بگرین و لە هەموو جمگەکانی دەسەڵات لە هەرێمی کوردستان لە کار دابین بۆ ڕاکێشانی هێزەکانی نێودەوڵەتی بۆ ڕێگرتن لەو شەڕە و دەبێت ئەو کێشەی پێکاکە کە هەیە ئەمە بە ئاشتی چارەسەر بکرێت خۆ شەڕەکە تەجروبە کراوە و دڵنیا بن لەوەی پێکاکە بە شەڕ لە بین ناچێت چونکە مەسلەیەکی چارەسەر نەکراوی میلەتێکە لە کۆماری تورکیا چارەسەر نەکراوە بێ چارەسەر دەمینێتەوە هەمیشە کار و بەرنامەکانی حکوومەتی تورکیایە کە ڕۆژ بە ڕۆژ ژمارەی گەریلیاکان زیاد دەکە خەڵک ئیسحاقیان پێوە دەکات چونکە ژمارەیەکی خەڵک لە ناو تورکیا گیراوە کە ئەسڵەن چەکیان بەدەستەوە نییە محافزن مدیر بەلەدیان ئەندام پەرلەمانن خۆ دەبی بۆ ئەوەی خەڵک بڕوا بکە ئەو شەڕ دژی کورد نییە دژی ئەو کەسان کە چەکیان لە دژی تورکیا بەس دژی چەکدارەکان شەڕ بکە بەڵام شەڕەکە هەموو کون و کەلەبەرێکی گرتوتەوە من پێم وایە ئەمایان کارێکی خراپە پێویستە کۆمەلگای نێولەتەوەی لەسەر ئەوە بەجواب بێ چونکە ئەمە کۆتایی نایە بەم شەڕ. کاک سعدی پێت وایە تعریفی بەڕێستا مەسەلەن بەڕێز دوتت کە لە تایتڵەکەەوەی هەڵگرتووە کە سوپای تورکیایە ئەوێ پەکەکە لە ناو ببات وە خۆی ئەڵێ بەڵام پێت وایە تورکیا تەنها مەبەستی پەکەکەی یان وەکو هەندێک لە چاودێری سیاسی و تەنانەت سیاسەکانی ژەڵێن کە ئەمە بۆ خاچی کوردستانە و تورکیا ناگەڕێتەوە و مەبەستی قەواری هەرێمی کوردستانە بەڵام بەبیانی ئەوە ئەمن پێم وانییە ئەمە پێویستی بە لێکدانەوە و تەحلیلێکی دوور و قۆڵەبی ڕۆژانە بەڕێز سەرۆک کۆماری تورکیا لەسەر تەلەڤیزیۆنە دەڵێ ئێمە خۆ بە ئاسانی ناتون بۆ باشیقا ئێمە لە هەر شوێنێک بین ئەمێنین ئێمە کێشەمان هەیە ئی تورکمان لە کەرکووک لە کەرکووکش و لە هەولێریش و لە جێکانتریش خەڵکی تورکمان پێویستی بە هێزی دەرەکی نییە ئەمانە ئەو هەموو ساڵە خەباتی هاوبەشیان کردووە لەگەڵ کورد و لەگەڵ هێزەکانی عێراقی بە شیعە و بە سونەوە بۆ نەجاتبوونیان لە دەستی
لە دەستی ڕژێمی سەدام حوسێن و دوای لە دەستی داعش ئەوان پێویستیان بە هیچ هێزێک نییە ئەم خۆ هیلاکردن و نواندنە ئەوە دەگەیەنێ کە دوای جاروبار باسی مەسلەی ساڵی 2023 دەکا مەسلەی 100 ساڵ تێپەڕبوون بەسەر سایکس پیکۆ و میساقی ملی و ئیلاخری و ئیلاخری پێم وایە ئەوانە هەمووی زۆر ئاسانە ئەگە پیاولێکی بداتەوە پێویست ناکە زۆر شارەزابی و زۆر خوێندەوارێکی قوڵ بێ بۆی تێبگە بە زمانێکی زۆر فەسیح بەڕێز سەرۆک کۆماری تورکیا ئەمە باسەکە کەوا بوو شەڕەکە شەڕی داگیرکردنی خاکە شەڕی مانەوەیە خۆ ئێستاوە لە 74 لە قوبرسە پێمانە قوبرس لە میساقی ملیدا بێ بەڵامەوە لە قوبرسە و ماوەتەوە لە 74 نەچارە سەرکراوە نەکشاوەتەوەش. بەڵێ کاک سعدی بەڕاشکاوی پرسیارێک هەیە مەسەلەن پارتی دموکراتی کوردستان منطقە جێنفوزی ئەو شەڕە پارتی دموکراتی کوردستان تێدا باڵا دەستا ینی و منطقە جێنفوزی ئەوە باز لەوە کرێ یان ئەوانیش وەکو ڕەشەبا پێشبارانی کە بە ڕێزت باست کرد ڕەشەبا پێش شەڕە ئەوانیش بە لێدوان بێت بە ئەعلام بێت ینی ئەبیندرێ بە ئاشکرا ئەمە پەیوەندی بە چیەوە هەیە پەیوەندی بە ململانەی نێوان ئەو دوو هێزە کوردیەوە هەیە یاخود بە فشاری تورکیاەوە هەیە وەڵا ئەو قەبارەی شەڕەکە قەبارەی تادیدەکە زۆر گەورەترە لە ناکۆچەکانی نێوان پێکاکا و پارتی دیموکراتی کوردستان من پێم وایە هیچ کەس نابێ ئەوڕۆ حەسوودی بە مووقعی پارتی دیموکراتی کوردستان بە کە بە درێژایی سنووریان من جارێکیان وتم پێم وایە لە دیمانەیە گوتم دەمێکە تازیکی سۆران و تانزیکی باشقا ئاسیاسێل و کۆرەک تەلیکۆم ئیش ناکە بەس تورکسێل ئیش دەکە یعنی مەبەستم ئەوە و لەوێ بەس جادە ڕئیسیەکان ڕەنگە بەدەست ئیداری کوردیەوە بێ بەشی زۆری ناوچەکانی تر زیاتر هێزەکانی تورکیا لێ بڵاو کراوەتەوە و ئەوە ڕەنگە ئێمە بە زۆر لە ڕوانگەی هینەوە سیر نەکەین ڕەنگە گەیشتۆتە ڕادەیەک هەموو کەس هەست بە هەراسانی دەکە هەموو کەس هەست بە مەترسی دەکە و پێویستە کاتی ئەوە هاتووە پارتی و پێکاکا لەو ناوچانەی کە هەن و بەریەککەوتنیان هەیە گفتوگۆ بکەن لەسەر چارەسەری کێشەکان چونکە پێکاکا تهدیدی لەسرە و ناوچەکانی بڵێن منطقەی نفوزی پارتی لە دەسەڵاتی پارتی دەرچووە ئەو هەموو هیلاکی و مەساریفەی کە کراوە لە ئاوەدانکردنەوە و لە پێشخستنی منطقەکان هەمووی بەرەو سووتان و برنی دار و ئەو دەچێ ئەمە کارێک نییە کە پێم وایە کەس پێی دڵخۆش بێ و پێویستە گفتوگۆی لەسەر بکرێت چونکە من ئەوڕۆ پێم وایە لە تەلەڤیزیۆنی ڕوودا و جێم لێ بوو قەرەیەلان بەڕێزیان قسەی دەکرد دەیوت هەیەتێکی تورکی قسەی کردووە یا هەیەتێکی ئاکاپە حیزبەکەی کە بەڕێز ئەردۆغان ئەندامە تێیدا قسەی کردووە لەگەڵ پێکاکە و توێتی ئێوە شەڕ ناو تورکیا ڕابگرن لە دەرەوەی تورکیا شەڕ دەکەن ناکەن ئەوە ئارەزوی خۆتان لەمە حەقمان پێدانێ یعنی شەڕ بە کورد قەیدی ناکە بەڵام شەڕ ناو تورکیا ڕابگرن پێم وایە ئەمە خۆی لە خۆیدا ئەمە مەسجێکی مەسجێکە تعبیر لە نیەتی شەڕەکە دەکا بۆیە هەموو لایەک پێویستە تێی بێت. بەڵێ کاک سعدی ینی لە ڕۆژگاری شەهیدبوونی ژمارەیەک پێشمەرگەوە و تاکو ئەم ئێوارەیەش کۆمەڵێک بەیاننامە دەرچوون ئەوەندەی هەستی پێدەکرێت کە پارتی دموکرات کوردستان دام و دەستگا شەرعیەکانی هەرێمی کوردستان ئێوێ بێنێتە ناو بابەتەکەەوە ڕەنگە نیگەرانیش بن لەوەی کە ئەو ناکۆچی نێوان پارتی دموکراتی کوردستان و پارتی کرێکارانی کوردستان بەیاننامەی وەزارەتی پێشمەرگەیە کە وەزیرەکەی لە یەکێتی نیشتیمانی کوردستانە ئەم ئێوارەی بەیاننامەی وەزارەتی ناوخۆ هەیە ینی ئەمە خەڵک داوای ئەوەکە لەبری ئەوەی ئەم دام و دەستگا شەرعیانە هۆکار بن بۆ کەمکردنەوەی گرژەکان و هۆکار بن بۆ نهێشتنی مەترسی شەڕی ناوخۆیی کەچی ئەمانە ئەخزێنرێنە ناو ئەو بابەتە بەڕێسا وەک سیاسێکی بە ئەزمون
بەدەرەوەی کە مەکتەب سیاسی یەکێتین سیاسێکی بە ئەزمونن لە ناو یەکێتی نیشتیمانی کوردستانە چۆن ئەمە چارەسەرەکرێەوە دام و دەستگا شەرعیەکانی هەرێمی کوردستان نەخزێندرێنە ناو ئەو بابەتەوە. بە دڵنیاییەوە وەزیری پێشمەرگەی هەرێمی کوردستان وەزیری هەموو پێشمەرگەیەکە یا هەموو هێزەکانی چەکدار کە دەکەونە چوارچێوەی هێزی پێشمەرگە بۆیە پێویستە لە سەشەهید بوونی هەریەک لەوانە بێتە جواب. بەڵام ناکرێ بەیاننامە دەرکە بە نیەتی خۆشکردنی ئاگرەکە و من دووریش دەبینم کە ئەم بەیانە وەزیر دەری کردبێ چونکە ئەم بەیانە پێویست نەبوو دەتواندرا ئەم کارە تاوانبار بکە دەتواندرا بەوردی لێ بکۆڵێتەوە ئەوانە چۆن شەهید بوون چونکە خۆی ئەگەر جێ لە قسەکانی کەسوکاری شەیدەکان ڕابگری جێ لە قسەکانی بریندارەکان ڕابگری تا ئێستا ڕوون نییە ئەمانە چۆن چێتەقەی لێ کردوون تارە لێی داون تۆپە پێیان کەوتێ ساڕوخە چییە؟ بۆیە من پێم وایە دەبواە وەزارەتی پێشمەرگە ئەوەندە پەلە نەکا یەک. وەزیری ناوەخۆ ئەکیت هەراسان بووە لەبەر بارودۆخی ئەمنی لە ناوچەکان ووای لێ هاتووە بارودۆخی ئەمنی و کۆنتترۆلی ئەمنی لە ڕێسمە دەرچێ لە گرێژنە دەرچێ بۆیە من پێم وایە ئەو مشوری ئەوەیە کە بارودۆخی ئەمنی کۆنتترۆل بکە بەڵام لە هەبوونی حالەتێکی عسکەری لەو بابەتە بە کەسایەتیە ئەمنیەکان زۆر قسەیان ناخوا فەرماندە سەربازیەکان قسەیان سوارە بێ و ئەوە ئەم کێشەیەک نییە بە وەزارەتی داخلێ بۆ وەزارەتی پێشمەرگە چارەسەر بکرێت کێشەیەکی سیاسیە من پێم وایە لە ناو پارتی خەڵکی شارەزا هەیە و شارەزان تەجروبەیان هەیە تەجروبەی دوورودرێژیان هەیە لە ناو یەکێتی خەڵکی شارەزا هەیە هاوکاری بکەین لە هەموو لایەک هاوکاری بکەین ئەو شەڕە لە هەرێمی کوردستان دوور ڕاگرین و بەرتەنکردنەوە و ڕۆژ بە ڕۆژ لە دەستدانی پارچە لە خاکی کوردستان چ خێرێکی هەیە بۆ ئێمە بە هەموو توانامان دەبی خەریکی ئەوە بین نان تەئمین کەین وڵاتمان ئاوەدانکەینەوە هۆکانی گەیاندن و ڕاگەیاندن پێش بخەین خەستەخانەکانمان لەو حاڵەتی کۆرۆنە و ئەوانە لە خزمەتی خەڵکدا بێ ناکرێ ئێمە مەشغولی خۆ ئامادەکردبین بۆ شەڕ و بۆ خزمەتکردنی تاحونەی شەڕ کە ئەمە کاریشی خراپ. بەڵێ کاک سعدی کەواتە یەکێتی نیشتیمانی کوردستان لە حاڵەتێکی وەهادا چ لە ناو حکوومەت چ لە ناو پەرلەمان چ لە ناو سەرۆکایەتی هەرێم ئەبێ ڕۆڵی چی بێت وە چی ئەکات چکە بەڕاستی خەڵک چاوی لە یەکێتی نیشتیمانی کوردستانە کە بێ لایەنگری چ بۆ پارتی کرێکارانی کوردستان چ بۆ پارتی دموکراتی کوردستان حەلی وەسەتی پێبێ بۆ چارەسەر نەک بۆ دروستبوونی شەڕخوا نەخواستە لە هەر لایەکەوە بێ. دەزانی فەرقی هەیە پارتی کرێکارانی کوردستان ناو پەرلەمان ناو حکومت نییە ئێمە لە ناو پەرلەمان لەگەڵ تیمی پەرلەمانی پارتی و تیمی پەرلەمانی گۆڕان و پەرلەمەندارەکانی تر بە یەکەوەین و لەگەڵ لە ناو حکومەتجی لەگەڵ تیمی پارتی بە یەکەوەین یەکێتی تیمەکانی بەیەکەوە مەفروزە هەردوو لامان بیرەوە بکەینەوە کە چۆن دەبینە عاملی پاراستنی هەرێمی کوردستان و دوورگرتنی هەرێمی کوردستان لەو شەڕە ماڵوێرانکەرە لەو شەڕە خۆکوژیە کە شەڕێکە کۆتایی نایە هیچ کێشەیەک عیلاج ناکە غەیری ئەوەی کە قەتماغەکانی کۆن لادەدا و برینەکە دەکولێنێتەوە و زەرەری زیاتر دەدا بۆیە من پێم وایە لە زیاتی ئەوەی ئێستا سەنگەلێک بگرن پێویستە بە یەکەوە دابنیشن وەکو پەرلەمەنتارانی کوردستان تیمی حکوومەت بیرەوە بکاتەوە کە چۆن دەتوانی ئەم شەڕە دوور ڕابگرێ مەسەلەی ناکۆچەکانی نێوان پێکاکا و پارتی ناکۆچەکانی لە ڕابردوودا نێوان یەکێتی و پارتی توانی گفتوگۆبی تەقەیەکی مەحدود دەکرێت لە یەکتری جاروێ ڕێگری لە یەکتری دەکرێت بەڵام شەڕێکی بەرفراوانی ئاوها کە تەڕ وشک بێکەوە بسووتێنێ و تازەترین چەکی کۆکوژ لی بەکاربێنرێ نایگرێتەوە بۆیە من پێم وایە
ئەو شەڕە شەد نییە یعنی هەدەف لە بەکارهێنانی چەکان تەنها ئەوە نییە کات و ڕقت لێتی ڕەنگە خۆشت بی بۆیە پێم وایە ئێمە بەلای کەمی پارێزگاری لە خۆمان بکەین خۆمان پارێزین و لەگەڵ خۆمان ئەوانتریش پارێزینە ئەو شەڕە دوو بگرین باشە لاری بکە باشە کاک سعدی ئەگەر هاتوو خوانە کردە مەسەلەن ئەم شەڕا یاخود ئەوەی زمینە ئەعلامیەکەی کە باز دەکرێت هەتا ئەم ساتانی پێش بۆی من لەگەڵ بەڕێزیشت بێمە بەرنامەکەەوە زمینەکە بۆ ئەوەیە کە شەڕێک دروست بێ یاخود نیگەرانیەکان قوڵتر ببنەوە برینەکە قوڵتر ببێتەوە ئەرچی یەکێتی نیشتیمانی کوردستان کە هێزێکی سەرچێ لە هەرێمی کوردستان کە ئەزمموی گەورەی سیاسی و مێژووی و جوغرافیشی هەیە تەنانەت لە جوغرافیاشی هەیە و سەربازیەکەی لەلایەکی ترەوە ئەبێت یەکێتی چی بکات لە ڕاستیدا شتێک هەیە لە عینی عسکەری پێشتر لە بینی شەرق و غەربدا هەبوو پێیان دەوت هاوسەنگی ڕعب ترس تەوازنی ترس تەوازن ڕعب ئەگەر مەسلەی شەڕی ئیعلامیەکە و جوولانی هێز و پیشاندانی وێنەی دەبابە و چەکە ناوەنجی و قورسەکان بۆ ئەوەبی تەوازنێک لە ترس زیاد بکە بۆ نەبوونی شەڕەکە چکە تەوازن ڕعبیش جاروێ دەبتە ڕێگەیەک بۆ ئەوی شەڕ ڕوونەدا ئەگەر بۆ ئەوەیە ئەوە کرایە و تاوا بۆ کۆتایی هاتۆ پێم وایە ڕوونەدا باشە بەڵام ئەگەر بۆ ئەوەیە کە ئەوەی جەنابەت دەڵێ بەڵێ بالفعل دەبێت ڕووبدا یا ڕوو ئەدا پێم وایە یەکێتی نیشتیمانی لە هیچ حالەتێکیان داخلی شەڕ نەبێ باشە و هەموو لایەکان کەش تەبلیغ بکەوە پێم وایە لەگەڵ پارتی دیموکراتی کوردستان لەسەر ئەو مەسلەیەکی زۆر گرنگە لەسەر ئەو مەسلەیە دەست بەجێ بکەونە گفتوگۆ لەگەر سەرکردایەتی پارتی بۆ ئەوەی عیلاجێک لەو مۆزوعە بکرێ و ناکرێ ئێمە بەشێکین لە حکوومەت داخلی شەڕ بکەین بەبێ ئاگداری خۆمان بەیان نامەدەرچی بەناوی وەزیری یەکێتی نیشتیمانی بەبێ وەرگرتنی موافقەتی یەکێتی نیشتیمانی وە لە پەرلەمان ئەکسەریەتێک هەیە لەلایەن برادرانی پارتی و ئەوە بۆ ئەو کارە بەکاربهێنرێ پێم وایە ئەم بەرنامەی شەڕ هی ئەوە نییە هیچ شتێکی لە پێناو بەکاربیین بەڵێ کاک سادی چەند ڕۆژی ڕابردوو ڕۆژی دیاریکردنی ڕۆژی ڕیفراندۆم بوو خەڵک لە ئومێدی بەوە بوو کە سربەخۆیی کوردستان دروست بێ ئێستا باز لە قوارەی هەرێمی کوردستان و مەترسیەت جددیەکانی سەر قواری هەرێمی کوردستانەکرێت بە پێچەوانەی ئەو ڕۆژگارەی کە چەند ساڵێکی کەمی بەر لە ئێستا بوو کە باز لە ڕیفراندۆم و سربەخۆیی کوردستان و ئەبابەتان ناکرا چی وای کرد ئێمە بینی ئەم قۆناغا واروەها چارەسەر چییە چارەسەری جددیوان بێش ئەوە پرسیاری ئەوە بکەم کە ئایا هەر بە جددی قواری هەرێمی کوردستان و دەستکەوتەکانمان لە ژێر مەترسی جددیدان و مەترسیەکان چین کاکزانە ئێمە جاروەیە لایەنە سیاسیەکان بە تایبەتی بۆ دەربازکردن بۆ ڕەتکردنی بەرنمەیەکی کە بەرنمەی خۆیانە ئەو مەترسیانە دینە پێشە و بەو مەترسیانە هەڕەشە لە هاوڵاتی دەکەن بۆی دەنگی بۆ بدەن دڵنیا بە گولە بە گولە بکەوی ساڕۆک بە ساڕۆکەوی تارە بە تارەکەوی ئەو هەرێمی کوردستانە تێک ناچی ئەو هەرێمی کوردستانە مۆدلێکە لەو ناوەڕاستە لە سنووری چەند وڵاتێک کە نظامێکی سیاسی جودایان هەیە و ئەو نظامێکە لە هەرێمی کوردستان هەیە فەرقیە لەگە نظامی سیاسی وڵاتانی جیران و کورد دەتوانێت ئیسیفادەی لێ بکات کورد و غیری کوردیش ناتوانن تێکی بدەن دەتوانن ئیسیفادەی لێ بکات ناتوانن تێشتن بۆیە ئەو مۆزوعە ببرێنینەوە جارێکتر کە ئەگەر خەڵک پێی وایە ئیتر هەرێمی کوردستان لە خەتەردایە و کۆتاییمان پێدێ زۆر کەس باسی وتاری ئەو بەڕێزە دەکە لە کۆنفرانسێک چەند لە جامیعەی زانکۆی کوردستان هی پلاس خات نوێنەری سکرتێری گشتی نەتەوەیە گرتووەکان لە عێراق ئەو زۆر بەوازحی وتی دۆست ئەوەیە دەتگریێنی دوژمن ئەوەیە پێ دەکەنێنی مەبەستی ئەوە بوو کە ئێوە ئەگەر خەریکی ئەوە زۆنی زەردەوە ئەوە زۆنی کەس کە مکافحەی یا شەڕی گەندەڵی ناکەن یان ڕعایەتی ئازادیە دیموکراتیەکان ناکەن
ئازادی ڕادەر برین ڕێزێ ناگرێن ئەوانە هەمووی زەرەرتان لێ دەداوە بەرە و کێشەی گەورەتان دەبا و ئەوە ڕێئی نەتەوەی گرتوەکان نەبەوە ڕێی وڵاتەکانی کە نەتەوەی گرتوەکان پێکدێنن بە تایبەتی وڵاتە گەورەکان بۆ ئەوە بوو ئیسیفادەی لێ بکەن دوورکەوینەوە لەو شتانە من پێم وایە ئەم قسەی پلاس خارد بە تەنێ ئەو شتان ناگرێتەوە بەڵکو ئەم شەڕەش دەگرێتەوە پێویستە ئێمە لەو شەڕە خۆمان دوور بگرین هەوڵی ئەوە نەدەین ببین بە بەشێک لە ئەوەی کە وڵاتێکی جیران یا حیزبێکی کوردی زەوقی شەڕی هەڵساوە ئێمە بچین لەگەڵیەوە شەر نیە ئێمە ئەو شەڕی لەگەڵ بکەین نەکەی باش بەڵێ کاک سعدی مەسەلەن شتێکی تر هەیە باز لەوە کرێت کە تورکیا لە ڕێگەی ئابوووریەوە فشار لە هەرێمی کوردستانەکە بۆ ئەوەی چێتە ناو ئەو شەڕەوە بە تایبەتیش پارتی دموکراتی کوردستان بەهۆی ئەوەی کە عقدێکی 50 ساڵیەوەی کە باسەکرێت لە ماوەی ڕابردوودا لە مەسەلەی نەوت هەیە ئەمە بکاتە کارتێکی سیاسی بۆی کورد بەشداری شەڕ بێ ئەگەری لەم شێوەیە چاوەڕوان کراوە وڵایدا من ئەو عقدە عقدێک نییە کە تعبیر لە داوای هەموو خەڵکی کوردستان بکە و عقدێکە ئەگەر ئەوڕۆ هەڵنەوەشێتەوە قەت کاتیش کاڵنەوەتە ئەگەر شەرتەکە ئەوەیە ئەگەر بەشداری نەکەن لەو شەڕە عقدەکە هەڵدەوەشێنەوە وەکی ئۆتیپار هەلی دەوەشێنەوە قیڕوسیا هەلی بەشێنێتەوە ئێمەش ئازاد دەبین خەڵکی کوردستانیش ئازاد دەبی و ئێمە یەکێک لە مشکلەکانمان لە داهاتوشدا لەگەڵ حکوومەتی فیدرالی لە عێراق ئەو نەغا ڕێکەوتن نامانە دەبی کە دەستکاری ئەمنیەتی سەروەتی قەومی و ئەمنیەتی نیشتیمانی دەکەن بەڵێ کاک سعدی کەواتە ئێمە لە هەرێمی کوردستان بەڕێزت مەسەلەن وەکو پێشتری ژوتم ئەزمونێکی گەورەتەوە بە پێی بەرنامەی کاری ڕۆژانەت من ئەوەندەی ئاگادار بم ڕۆژانە خەڵکێکی زۆر دەبینی ئەکید لەوەی کە خەڵک تەنانەت لە ناوێکێتی نیشتیمانی کوردستانیش نیگەرانیەکی زۆریان هەیە لە ئەدای حکوومەت لە ژیان و گوزەرانیان لە چارەسەرنەکردنی کێشەکانیان ینی ئەمە تاکەی ئێستا نەوەیەک خەریکە ئەڕوات چارەسەر نابینێ ینی ئێمە لەسەر ڕۆژە ڕابردوو بەرنامەیەکمان لەسەر کۆچ کردو ینی منطقە هەیە کە هەزاران گەنجی ڕووەکاتە چارەنووسێکی نادیار ئەمە تاکەی بەردەوام بێت پێتوانێ بەشێکی ئەم ئەوەی کە باز لە مەترسی سەر کۆبوونەوەیەکمان هەبوو زیاتر دوونێ کۆبوونەوەیەکمان هەبوو لە ڕاستیدا تقریبا 700 چالاکەوانێکی یەکێتی بەشداریان کرد لە ئەندام مەکتەب و مەسئولی بۆرد و مەسئولی مەکتەبەکان ئەندامانی مەکتەبی سیاسی و لەگەڵ بەڕێز کاگلاهور شێخزەنجی هاوسەرۆک و پێشتریش ئەم مەوزوعانە لەگەڵ کاک بافل باس کراوە کە ئێمە لە هەرێمی کوردستان پێویستە لە هەموو ئاستەکان چالاک بین لەوەی کە وڵاتەکەمان لە کارەساتی شەڕی ناوخۆ شەڕێکی ماڵوێران کرد دوور بگرین بە دڵنیاییەوە هەموو هەوڵ و تەقەلای ئێمە هەموو جهودی کادیرەکانی ئێمە و یەکدەنگێکی کامل هەبوو لەسەر ئەوەی کە یەکێتی نیشتیمانی کوردستان شەریکە لە ئاوەدانکردنەوە شەریکە لە پێشخستنی وڵات شەریکە لە چارەسەرکردنی کێشەکان شەریکە لە چارەسەرکردنی کێشەی گەنج و ژن و پێشخستنی کشتتوکال لە وڵاتەکەمان بەڵام بە هیچ شێوەیەک شەریک نابێت لە شەڕ بەڵێ بەڵام کاک سعدی ئێستا ئەوە تا مەسەلەن موچەوەک پێویست نیە بێڕایەوەی نرخی نەوت گەیشتە نزیک بە $72 هێشتا باسی لێبڕینی موچاکرێ ئەم چەند ڕۆژی ڕابردوو هەر نەک لێبڕینەکە بەڵکو خەریک بوو دیسان ببێتەوە 45 ڕۆژ موچەدا بەشکردن ینی ئەم شەریکاتی پێتوان وانە خەلەلی تێدا تەنانەت لەلایەن ئێوەشەوە نانا ئەوە بەتەنێ نییە ئەمە ئەو ڕۆژە جێم لە سەرۆکی فراکسیۆنی یەکێتی و ئاڵاخان لە پەرلەمانی فیدرال قسەی کرد کە ئێمە ینی وەفدی کوردستان وەفدی هەرێمی کوردستان لە بەغدا بە سەرپەرشتی کاک قوبات تاڵەبانی گەیشتن نەتیجەیە کە دەست پێ بکرێ بە جێبەجێکردنی ڕێکەوتنامەکەی کە کراوە لەسەر یاسای میزانەی 2021 ئەوەی کە کێشە دروست دەکا خەڵکە لە جومگەی دەسەڵات ناو حکوومەتی فیدرال بۆ نمونان بە کێشە ئێستا
لەلایەن وەزیری مالیەیە کە بۆ ئەم ڕێکەوتنە دروست دەکات کێشە جارێک کە کاتی خۆی لە لای مدیر عامێک بوو لە وەزارەتی مالیە دروستی دەکرد من ئەزانم حکوومەتی فیدرال لە هێز و توانا و پێگەیەکی ئەوتۆنیە بتانی ڕێیەکانی خۆی فەرز بکە و هێزە سیاسیەکان لیژنەکانی ناو پەرلەمان دام و دەستگا ئەمنیە جیاکانی لە شکلی ملیشیە ئەوانە زۆر جار تەداخل دەکەن ناڕاستەوخۆ و ڕاستەخۆ لە ئیشکارەکانی حکوومەت زۆر دێنە ڕادەی وەستان و تێکدانی هەموو بارودۆخێک کە لە عێراق و لە هەرێم کراوە و من پێم وایە ئێمە دەبی لەسەر ئەم مەوزوعەتدان بە خۆمان بگرین برادەرەکانمان لە هەرێمی کوردستان ڕەنجێکی زۆریان داوە بۆ گەیشتن بەو ڕێکەوتن نامەیە لەگەڵ حکوومەتی عێراق ئەوە نابێ لەبەر ئەوەی یەکێک لە ملیشیاکان یەکێک لە کاربەدەستەکان بە فیتی تاجیرێک ناو حیزبەکەی دەوێت شتێک تێک بدە و ئێمەش ببینێت تەرەف لە تێکدا نا ئێمە دەویددان بە خۆمانەوە بگرین هەوڵی ئەوە بدەین کێشەکانی کە پەیوەندی بە عێراقی عێراق چارەسەرکەی کێشەکانی پەیوەندی بە هەرێمی کوردستانەوەی هەرێمی کوردستان چارەسەری بکە ئەوەی من بیستم پێش وەفدەکەیمە بگەڕێتەوە دوای وەفدەکەیمە کە گەڕاوە هەموو ئەو شەرتانەی کە هیناوی لە کۆبوونەوەیەک لە هەولێر پێم وایە موافقەی لە سەکراوە ئاگاداریان کردەوە کە ئێمە رازین چاوەڕێی ئیشاڵڵا جێبەجێکردنی بەرنامەکەی بەڵام کاک سعدی لە چەند ڕۆژی ڕابردوو لە مێدیاکان باسی ئەوە کرا کە یەکێتی نیشتیمانی کوردستان بەشێک لە داهاتی سلێمانی نانێرێتەوە بۆ وەزارەتی دارایی و پارتی دموکراتی کوردستانیش داهاتی نەوت نانێرێ ئێوەکو قیادەیەکی سیاسی یەکێتی نیشتیمانی کوردستان ئەمە ڕاستی تێدایە یاخود تەنها دروستکردنی ئەو فەوزایە ئەگەر ڕاستی ئەوە بەو شێوەیە من بەو شێوەیە نابینم ئەکید هەریەکە کارتیشتی بەدەستەوەی ئەو ململانەیەکی سیاسیە ئێمەش منافسی سیاسی یەکترین ڕەنگە ئەو کارتانە هەندێک جار بەکاربێن بەڵام ئەو کاتانە نابێ ئەو کاتانە بەکاربێن کە پەیوەندی بە قوتی خەڵکە و ئەوەی کە تۆ دەڵێ باسکراوە ئەمانە هەندێک خەڵک باسی کردو کەم پێشترێژ لە دیمانەیەک لەگەڵ کەناڵەکان باسی ئەوم کرد کە ئەو زمانە زبرەی لە پەرلەمان بەکاردێ زمانێکە کە پێم وایە شایانی پەرلەمان نییە پێویستە لە سەرکردایەتی پارتی سەرکردایەتی یەکیتی ڕێگایەک دابنێن بۆ چارەسەرکردنی ئەو کێشەیە مەسەلەی دووەم ئێمە هەمومان تقریبن بووینە بە ئەسیری فەیسبوک و ماڵپەڕ و سۆشیال میدیا لە زیاتی ئەوەی کە ئەمە بکەینە خولاسەی حەقیقەت مەفروزە داوا بکەین لە سەرۆک جێگەی سەرۆکی حکوومەت سەرۆکی هەرێم بەرپرسانی سیاسی بۆ ئەم مۆزوعە ڕوونکردنەوە بدەن ئەوە باشترە پێم وایە لەوەی کە لەسەر ئەساسی فەیسبوک و سۆشیال میدیا ڕێی تەکوین بەڵێ لەبەر مەبنای ئەوە بەڕێز کاک سعدیانی کاتی ئەوە نەهاتۆ مەسەلەن یەکێتی نیشتیمانی کوردستان و پارتی دموکراتی کوردستان وەکو بەڕێزە دوت لە پێناو قوتی خەڵک هەندێک کارتێ ئەگەر هەبێت بەکاری نەهێن و وەبیر لە چارەسەرێکی بنەڕەتی ژیانی خەڵک بکەنەوە ئەوەی پەیوەندی بە یەکێتی نیشتیمانیەوە هەیە ئەگەر مەبەست هەر گومرگەکانە زۆر جار قسەی لەسەر دەکرێت بڵێ کاکە ئێمە زیاتر لە ملیاردێک دینارمان پێویستە بۆ ڕەواتب ئەخۆ قیوەی شرایی دیناریش دابەزیوە ئێستا دۆلار ئەوڕۆ 150 و 750 بوو بڵێ ئەگەر مەسەلا ئێمە پێویستمان سەروی ملیاردێکە بۆ سەروی تریلیۆنێکە بۆ موچەی فەرمان 1000 میلیارد موچەی فەرمان بەرن ئەوەی کە باسی دەکەن لە گومرجی باشماغ و حاجی ئۆمەران و باشماخ و پەروێزخان زیاتر ڕەبتی بێچێتیەوە هەیە باشماغ و پەروێزخان و بەڵێ یان حاجی ئۆمەران و نازەم هەمووی دەکات 200 میلیارد هێشتا 700 میلیارد پارەی نەفتە بۆ مناقەشەی و مۆزوعە ناکەن ئەوە یەکیان ئەوی تریان پێشترێ لەو گومرگانە ئەنواعی خەڵکە و ئەو گومرگانە بە سەنەویەکەی بەناویەکێتی بوو
ئەنواعی سایق لی دەخوڕی ئێستا ئەو سایقانە هەمووی خەلعی سیلاح کراون سنەوەکەی بە ناوی یەکێتی و پارەکەی تاوێشتی ئەکید ئەوانەی بەرژەوەندیان لێدراوە دیعا و پرۆپاگەندە بڵاو دەکەنەوە. من پێم وایە ئەگەر ئێمە من ئێستا ئەوە ڕەنگە ئینی من نەبێ من دابنیشم ئەو ئەرقامانە باسکەم چونکە ئەو ئەرقانە باسکەم دەبی داتای باشم لابێ ئیشی منیش نییەوە بەڵام ئەوانەی کە داتا بڵاو دەکەنەوە خەریکی ئەوەن بۆی مزداقیەتان بەوەی داتای جیاجیا بڵاو نەکەنەوە نازانین کامی ڕاستە بەڵام بەگشتی ئەزانم 250 میلیارد 300 میلیارد ئێستا داهاتی گومرگەکانە بەڵام 700 میلیاردی تر کە پارەی نەوت و گازە بۆ باسیەوە ناکەن پێویستە خۆیان بەوە خەریکەن بە 300 میلیارد دینار ئێمە ناتوانین موچەی هاوڵاتیان تامینکە. بەڵێ کاک سادی بەڕێز باس کرد کە کۆبنەوەیکی بەرفراوانی حەزبیتان هەبووە مەسەلە لەگەڵ چالاکوان و بەرپرسی مەکتەب و بۆرد و ئەوانەی خۆتان حەزبەکەتان مەسەلەن ئێوە بەگشتی لە یەکێتی نیشتیمانی کوردستان لەم دۆخ و فەزایە ڕازین؟ نا بڕۆنا جارێ ئەوە دوو مۆزوع مۆزوعێکیان ئێمە کۆنگرەیەکمانە بۆ کۆنگرەی چوارەم لە 2019 لەو کۆنگرەیە گۆڕانکاری گەورە هاتووە بەسەر ژیانی یەکێتی بەسەر تەرکیب و هەیکەلەی یەکێتی بەسەر مالیە و دارایی یەکێتی بەسەر چالاکی مەڵبەندەکانی یەکێتی بەڵام لە عینی وەقت لە کاتی تەوابوونی کۆنگرە ئێمە مشکلەی ئەمنیمان هەبووە مشکلەی قەیرانی دارایی و مالیمان هەبووە لە هەمان کاتیشدا کۆرۆنەمان هەبووە ئێستا لەگەڵ بەعزێ دەنگی نەشاس هەوڵی ئەوە دەدا کۆنگرەی چوار ناشریم کە وەزانی کۆنگرەی چوارە با بە مەشاکلی اقتصادی ئەوڕۆ لە هەرێمی کوردستان ئەوە کەلەکە بووی پێشی 2020 پێشی کۆنگرەی چوارە کێشەکانی کە ئەمڕۆ هەمانە لە منتەکان پێشی ئەو کۆنگرێ بەعکسەوە ئەو کۆنگرە ڕەنگە مساهمەی کردوێت لە چارەسەری هەندێک زروف و بابەتە مەوزوعیەکان یاریدەر نەبووینە بتوان هەمووی چارەسەر بکەن بۆیە من پێم وایە نابێ ئێمە جێ لەو کەسان ڕابگرین بیانەوێ کۆنگرەکە ناشیرن بکەن پرسیارەکەم لەسەر کۆنگرە و ئەدایەتی نیشتیمانی نییە بەڕێز کاک سعدی پرسیارەکەم لەسەر تێگەیشتنی یەکێتی نیشتیمانی کوردستان و تێڕوانی یەکێتیە لەسەر بارودۆخە حکومڕانی هەرێمی کوردستان لەسەر ژیان و گوزەرانی خەڵک ئێوە لەو دۆخە ڕازین؟ ئێمە ڕازینین لەسەر ژیان و گوزەرانی خەڵک بەو شێوێ ڕازینین لەسەر پێمان وایە حکوومەت دەبێت ئەدای باشتر بێ زیاتر لە مەسلەی چونکە دروشمان خزمەت گوزاری هەلی کار ئەمە هیچمان ناتوانین جێبەجێ بکەین هەموو ئەو میزانیانەی کە تا ئێستا مساعدەقەی لەسەر دەکرێت مەسلەی هەلی کاری تێدا نیە خەڵک تەعین بکرێ ئێمە ساڵانە بەلایکە من 40-50,000 خەڵک تەخەڕج دەکا باش هەر کەڵەکە دەوی لەسەرێک هەیە ساڵی 2011 تەخەڕج کرد تا ئێستا تەعین نەبووە و مەسرەفەی لێکرایە بۆچی بۆ ئەوی تەعین بێ بە پێی شایستەی خوێندنەکەی خۆی غەیری ئەوەش ئێمە بەڕاستی ئەو کێشانەی کە هەیە لەمەڕ تێرۆریستان لێرە پێمان وایە یەکێتی نیشتیمانی و لایەنە سیاسیەکان دەبی هەوڵی ئەوە بدەن کە مەسلەی داعش و بوونیان لەو ناوچانە بەجددی وەگرین و تەفاهمێک لە نێو خۆمان هەبی بۆی قەلاچۆیان کەیت. بەڵێ کاک سعدی لە گەرمەی ئەو هەموو کێشە و گرفتانەی کە لە هەرێمی کوردستانی بە سیاسی و سەربازی و داراییەوە هیچ ئەگەرێک هەیە کە کۆبوونەوەیەکی باڵا لە نێوانی یەکێتی نیشتیمانی کوردستان و پارتی دموکراتی کوردستان و تەنها لەگەڵ زوتنەوەی گۆڕانیش ئەنجام بدرێت بڵێن دابنیشن مەسەلەن چارەسەرێک بدۆ حاڵی حاضر هیچ زانیاریەکم نییە لەسەر ئەوە بەڵام زەروریە دەزانم. بەڵێ پرسیارە کۆتاکەم ئەوەیە کە شاندێکی باڵای ئێوە 3 ڕۆژ بۆ 4 ڕۆژ لە بەغدا بوو بە سەرۆکاتی هاوسەرۆکی یەکێتی نیشتیمانی کوردستان زۆربەی لایەنە سیاسیەکان و وەجهە دیارەکان و ئەوانەی لە پشتی پەردە و لە ڕاستە و خۆش عراق بەڕێوە دەبن بینیان هەدەفی یەکێتی بۆ ئایندەی عراق و ئەوێ چی لەوە بەدەست بێنێ بۆ هەرێمی کوردستان ئەگەر ناوەڕۆکەکەی نەبێ بەڵام مەبەستەکەی
بەرەبەری انتخاباتە عێراق کێشەی دنیای هەیە هەڕەشەی ڕەشە لە ڕئیس وزەرا دەکرێت هەڕەشە لە بوونی انتخابات دەکرێت هەڕەشە لە کەرکووک دەکرێت هەڕەشە لە منطقەی دیالە و خانەقین دەکرێت هەڕەشە لە زۆر جێگایت کە لە کاکەیەکان دەکرێت لە ئێزیدیەکان دەکرێت لەو کاتە ئەگەر یەکێتی لە بەرزترین ئاستی سەردانی بەغدانەکە و لەوێ ڕێی خۆی بەیانەکە بۆ لایەنە سیاسیەکان کەی بکە من پێم وایە ئێمە دەبی بەردەوام بین چونکە هەرێمی کوردستان بە توندکردنی پەیوەندی لەگەڵ عێراق پایەی بەقووەت دەبێت بە زەعیفبوونی پەیوەندی لەگەڵ عێراق و بە قووەتبوونی پەیوەندی لەگە وڵاتانی دەروزیران وەزعی ناو عێراق ئالۆزە بێت چونکە ئەو وڵاتانەی کە ئێمە لە دەرەوە پەیوەندیان لەگەڵ دەگرین نوێنەری بەرژەوەندیەکانی خۆیانن نوێنەری بەرژەوەندی ئێمە نین. بەڵێ دوا سەرنجی بەڕێز کاک سعدی ئەحمەد پیرە لەو بەرنامەیە دوا سەرنج بەڕێز کاک سعدی بەرنامەیەکی باش بوو سەرکەوتوی ئینشاءڵڵا کاکزانە لە نزیکترین فرسەت کەمە گۆڕانکاری بێت یەکتری دەبینینەوە بەو هیوان زۆر زۆر سپاس بۆ بەڕێز کاک سعدی ئەحمەد پیرە ئەندامی مەکتەبی سیاسی یەکێتی نیشتیمانی کوردستان سپاس بۆ بەڕێستان کە لە هەولێرەوە لەگەڵمان بوون بە هیوای چارەسەری هەموو کێشەکان ئێمەش لەگەڵ هاوکارەکانم پانۆڕامامان پێشکەشکردن خواتان لەگەڵ